کتێبەکان باس لە بەناوی گوڵدانی ژن چیرۆکی ژیانی کۆمەڵێ ژنی سەرکەوتوو لێ هاتوو وەکو مێژوو ئەیان نووسینەوە لە ڕێگەی چاوپێکەوتنەوەی ڕاستەوخۆ من مێژووی ژنی بڵێن ئەوانەی کە نووسراوەتەوە یا مێژووی ئەو کەسانەی کە کۆن لە کۆنا من ئەمانەم هەڵنەگرتووە بە مێژووی ئەم سەردەما ئەنووسمەوە کە ئێستا لە ژیاندان لە ڕێگەی چاوپێکەوتنەوە چکە وەکو دوکومنتێک دوکومنتەکە گرنگترە بەلای منەوە وەکو لە دوورا و دوور من شت لەسەر خەڵک بنووسم جا بۆیە لە ڕێگەی چاوپێکەوتنەوەیە کتێبەکان کاتی زۆر دەوێ چونکە ڕاستەوخۆ بە چاوپێکەوتنەوەیە بە جار و دووجار تەواو نابێ هەندێکیانەمانە لە دەرەوەی وڵاتن جاری وهەیە لە ڕێگەی سکایپ و لە ڕێگەی وەتسەپ و تر تۆماریەکەم و جا دوای ئەوە جارێکیکە بەتاڵیەکەمەوە ئەجا هەڵە بڕێکێن و جارێکیکە بۆ ئەویە نێرینەوە و سەیری کاتەوە بزانێ چی ئەوێ زیادی کات چی ئەوێ لێکەم کاتەوە چکە دەبێت ڕای ئەویش ئەوانیشی تیاابێ ئەجا ئەهێنین بڵاوی دەکەینەوە لە سایتێکمان هەیە سایتی مۆدامیدیا لەوێ بڵاوی دەکەینەوە بۆی ئەگەر هەر کەسێکیش ڕەخنەیەکی هەبێ یا دەستخۆشێکی هەبێ لەوێ ئێمە بزانین ئەمە چۆنە ئێترنجە دوای ئەوە ئەخرێتە ناو توێی کتێبێکەوە ئێمە ئیوا هەیە وەڵام جاری وا هەیە مانگونی وێک خاندووتی خەڵکم هەبوو یەک مانگونی زیاتر خاندووتی لەگەڵیا چونکە ئەینێرمۆ جاری وە ئەو کاتینێ جاری وای من کاتم نییە ئیتر بۆی ئەڵێمەوە بەتابەتی ئەوانەی کە لە دوورە وڵاتن ئەمە بۆ من کارێکی ئاسان نییە بەڵام بە هەندی وەکو پرۆژەیەک بە هەندم وەرگرتووە تر مێژوژن کەمە نووسرێتەوە زۆر جار کەمە نووسرێتەوە ئللا ئەوانەی کە شوێن دەستێکی زۆر دیاریان هەبووە ئەمانە مێژوەکانیان دیارە بەڵام ئەوانەی تر کۆمەلگەی کوردی وای کردووە کە ئەمانە پشتگوێ بخرێنی یا بچنە پەراوێزێکەوە بۆیە ئەژمەوێ وەکو دوکومنتێک بۆ نەوەی داهاتوو بزانن کە ژنانی کورد لە چ پێگەیەک بوون و لە چه ئاستێکا بوون بۆیە بە هەندی وەردەگرن بەڕاستی ئەمە وەکو پرۆژەیەکەمە مسێم پەرتووکمانە گەورەن کتێبەکان بەڵام کتێبێکی مێژووین بەڕاستی مێژوویە و مێژووی ژنیشە مێژووی کۆمەلگایەکە تێکەڵ بەڵام کارکتەرە سەرکێکی کێیە ژنە بەڵام لەگەڵەوەشە تۆ سەیرەکەی ئەو باسی هاوسەرێکە باسی مناڵەکانیەکە باسی کۆمەلگاکانی ئەو سەردەمەکە یعنی تێکەڵەیەکە بەڵام کارکتەرە سەرکیەکەمان ئەو ژنەیە کە چی کردووە لەو قۆناغا بۆ چ مەبەستێک و لە پێناوچیە بڵێن حەبسەخانی نەقەیب یەکەم ڕێکخراوی کە دروستی کردووە ساڵی 1920 بوو پێشەوە لە ئەستەمبول ڕێکخراوێکی تر هەبوو ئەویش ڕێکخراوی کوردی بوو ژنانی کورد بوو ڕێکخراوەکە مبتەعیدینەکان بوو یعنی لەو مانایە بوو ئەنجا ئەوە دوای ئەو ڕێکخراوە ڕاستەوخۆ ڕێکخراوێک لە کوردستانە دامەزرا کە ڕێکخراوی ئەوە بوو ژنانی کورد ڕێکخراوی ئافرەتانی کورد حەبسەخانی نەقیب دامەزران و حەبسەخانی نەقیب خۆی ژنێکی لێ هاتوو بوو هەم خوێنەواریشی هەبوو هەمیش لە بنەماڵێکی ناسرااو بوو گرنگیش بوو و حەبسەخانی نەقیب بۆ چووکە زۆربەی ئەو ژنانەی کە بڵێن پێگەیەکی ئاینی کۆمەڵایەتی ئیتر ڕۆشنبیریان هەبێ کە دێنە ناو مەیدانەکەەوە خەڵک چاویان لەکە خەڵک وێ بە دوای ئەو کەسانە ئەکەوێ بۆیە زۆر گرنگ بووە وەکو حەبسەخانی نەقیب کە ئەو ڕێکخراوی دروست کردووە ڕێکخراوێک بۆ کۆمەڵێک مەبەست و ئامانجی لە پشتەوە بووە یەکەمیان وەکو بزوتنەوەیکی ژنان بووە بەڵام ڕاستەوخۆ لەگەڵ کۆمەلگاکە خۆی گونجاندووە سەرەتا دەستی کردو بە نەهێشتنی نەخوێنەواری بە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری لە ناوژنان بە دوای ئەوە ئیتر مەکتەبی کچانیش کرایەوە هەر لە ناوچەکە دیسانە کە بایەخیان دا بەوەی بۆ مەسەلەن بۆ نمونە
نەزیهە وەنیە ماڵە شێخەکان لەگەڵ کچەکەی مستەفا یامولکی ماڵە کچی ماڵە شێخەکان مەنیان کرد بە مامۆستا وەکو فاتمە خان فاتمە محێدین ئەمە دیسانەکە هەر گرنگ بووە لە خوێندنگا کەسایەتیەک هەبێ بۆ ئەوەی خەڵک بوێری تیا دروست ببێ بتوانێت کچەکانی خۆیان بنێرنە مەکتەب نەوەکە ببنە شوێنی قسە و باسی کۆمەڵگا بڵێ ئاهامە کچی فلان شێخ و یا فلان بنە ماڵی تایە کەواتە ئاساییترە ئەگەر کچەکانیان بنێرنە بەرخوێندن ئەمە زۆر گرنگ بۆ لەو سەردەمانە سەردەمێک کە ڕاستە ناوی بزوتنەوەی فێمینیستی ئەم سەردەمە نەبووە بەڵام خۆی بزوتنەوەیکی ژنانی گرنگ بووە و پێگەی ژنانی بەهێزتر کردووە لە ناو کۆمەلگا بواری خەڵکی داوە کە ئیتر ژن دەبێ بخوێنێ ئەمە خۆی گرنگە یعنی ئەمە یەکەم قۆناغە ئەمە هەنگاوە چکە تۆ ناتوانانی بزوتنەوەیکی ژنان بەبێ ئامادەکردنی ئەو ژینگە گونجاوە کە تۆ بتانی بزوتنەوەیکی ژنانی تیا دروستکەی بۆیە هەوڵێکی عاقلانە بووە هەوڵێکی بیرمەندانە بووە کە بتوانێ کۆمەلگایەک ئامادەکە و ژینگەیەک ئامادەکە بتوانێت بزوتنەوەیکی ژنانی تیا دروست بێ ئەنجە دوای ئەوە لە ساڵی 1946 لە سەردەمی کۆماری مەهاباد کۆماری کوردستان ئیتر لەوێش بزوتنەوەیکی ژنان دروست بوو بەڵام ئەو بزوتنەوەش تێکەڵ بوو بە پارتی دموکراتی کوردستانی ئێرانی جا لەبەرەوە بزوتنەوەی ژنان دوای ئەوە وردە دروست بوو پێشەوە خۆی بزوتنەوەی ژنان ئێمە وەکو وڵات وەکو کوردستان دەوڵەتمان نەبووە لەبەرەوە بزوتنەوەی ژنان زۆربەی تێکەڵ بوو بە بزوتنەوەیکی ڕزگاری خوازی نێتەوەیش یعنی زۆر جار هەیە بزوتنەوەکانمان ڕاستەوخۆ بزوتنەوەیکی ژنان نەبووە تێکەڵ بووە لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری ئازادی خوازی نێتەوەی بۆ چووکە کوردستان ڕاستە ئێمە وڵاتمان نەبووە بەڵام یا ژێردەستە بووین بەڵام ژێردەستێکی تەواویش نەبووین جاری وهەیە ئیماراتمان هەبووە جاری وهەیە کۆمەڵگەیکی عاشائیری لە شوێنێک لە ناوچەیەکا بووە پێگەی جیاجیا هەبووە بۆیە لەنا ئەو شوێنانە بزوتنەوەی ژنان دروست بووە بزوتنەوەکەی حەبسەخانی نەقی بەتوانین بڵێن بزوتنەوەیکی ئامادەکردنی کۆمەلگایەکە بۆ بزوتنەوەیکی ژنان من خۆم لە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بووم ئیتر کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان باڵێکی چەپ بوو ئەو وەختە و زۆر لەژێر چاودێری دەسەڵاتا بووین بەشی زۆری برادەران و سەرپەرشتیاری ڕێکخراوەکە و کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە زیندانا بوون بەشێکی لە سێدارەدان بەشێکی لە زیندانا بوون ئیترەوەی کە لە دەرەوە بوو دیسانەکە ئەویشان بەردەوام ڕژێن بەدوایەوە بوو بەڵام ئێمە هیچ ڕۆژێک لە کار و چالاکی نەوەستین کار و چالاکیەکانیشمان هەم وەکو بڵاوکردنەوەی بیری هوشیاری دەربارەی مارکسیە دیانێکی ئەوسا ئێمە ئەندێشێ ماوچسی تۆنگ بووین ئەندێشێ ماوچسی تۆنگمانای چییە دروستکردنی کۆمەلگایە کە دادپەروەری تیابێ دیموکراسەتی تیابێ سۆسیالیستی تیابێ ئەمە ئامانجەکانمان بوو سەرەتا ئێمە لە ئامادەکردنی خەڵک بووین بەو جۆرە بیر و بۆچوونە ئەنجە دوای ئەوە ئیتر پاشەوەی کەوتینە ژێر چاودێرێکی زۆری دەسەڵات بەشێکی زۆری لە برادەرەکانمان لە زیندانا بوویان لەوانە بۆ نمونە من خاڵی من و هەم برای هاوسەرەکەم هەردووچی لە سێدارە دران لەگەڵ شەهید ئەنوەرە سێ کەس بوون اینجا هاوسەرەکەشم حکمی 6 ساڵی درا لە زیندانە لەگەڵ هاوڕەکانی ئیتر پاشەوەی بەربوون کە بەربوون ئیتر زیاتر کەوتینە ژێر چاودێری دەسەڵاتەوە ئەوەندەی تر ینی ئەگەر جاران مانتوانی با دوو قسە بکەینە من وەکو دوو جوڵە بکەم ئیتر ئەوسا ئیتر ئەو جوڵەیشمان نەما چکە چاودێری حکوومەت لەسەر ئەوانی کە لە زیندان هاتوونەتە دەرەوە زۆر چڕتر بوون جا لەسەر خێزانەکانیان لەسەر بنەماڵەکانیان بۆیە ئیتر من چەندین جار دەبرامە ئەمن و ئیستیخبارات بۆ ئەوەی لێپرسینەوەم لەگەڵ بکەن بۆ فلان قسەت کرد بۆ چووی بۆ فلان شوێن بۆ نەتهێشت خوێندکار بچنەوە وەختە مامۆستای ئامادەی کوڕان و کچانیش بووم
هی بیرکاری ئیتر بۆ نەتهێشتووە خوێندکار بچێتە دەرەوە بۆ ناو ئیتیحادی تەڵەبەی عێراقی هەبوو ئەو وەختە بۆ کۆبوونەوەکانیان ئیتر چەند قسەت بکردا بایە ئەوان بەڕاستی ناچوو بە عەقڵیانە ئیتر لەبەرەوە ئاخر جار کە ئیتر منیش دەست بە سەرکرام و منیان بردە ئەمن کە هاتمە دەرەوە ئیتر بڕیارماندا داڕۆژ زۆر لە ژێر فشارا بوو بەڕاستی هاوسەرەکەم چونکە وەکو وتم تازە بەر ببوو ئەوان مانگی هەشت بەر بوون ئیتر ئێمە مانگی 11 هەفتانۆ بڕیارماندا تەواو ئیتر ئەم وڵاتە لە ژێر ئەو چاودێریە چڕ و پڕە بۆ ئێمە ناگونجێت دەبێ بچین بەرە و پەیوەندی بکەن بە هێزی پێشمەرگەوە ئیتر بڕیارماندا بچینە پەیوەندیمان کرد بە هێزی پێشمەرگەوە بەڵام من وەکو کەسێک لە ڕێخستنا خەڵک سێری کردوون لەگەڵەمە شار ڕەنگە لە ناو کۆمەڵگایەکە وەکو ژنە پێشمەرگەیەک سێریان کردبووم هەرچەندە وەختە بەڕاستی زۆر ئاشنا نەبوو خەڵک بە ژنێک پێشمەرگە بێ بەلایەنەوە کە چوینە لای گوند و لادێ و شتەکانە بەلایەنەوە زۆر جار سیر بوو کە ئێمە جلی پێشمەرگەمان لەبەرە بەڵام ئەوەی نەبرد یعنی کاتێکی زۆر کەمی ویستی ترکە فشارەکە زۆر زۆر زیاتر بوو لە ناو شار ئیتر کچان وردە وردە هاتنە دەرەوە ژنان وردە وردە هاتنە دەرەوە ئیتر ژمارەمان زۆر بوو کە ژمارەمان زۆر بوو ئیتر خەڵک زیاتر قوبوڵێتی کە تۆ ژمارە زۆر بوو لای خەڵکانش قوبوڵیان زیاترە ئیتر وردە وردە کاریشیان دابش کرد بە ناو ژنەکانە ئیتر پێگەی خۆمانمان چەسپان لە ناو هێزی پێشمەرگە ژنی کورد لەوەتەی هەیە ئەتوانم بڵێم پێگەیکی گەورەی هەیە لە ناو کۆمەلگا ئێمە هەر وابزانم ڕەنگەیەکیین لەو نەتوانێت دەگمەنانەی کە خوداکەی کورد مێترا ژن بووە خودای زاوزێ بووە خودای هەموو خوداکانی تر بووە کەواتە هەر لە سەرەتاوە ئەو ناوچانە ژن پێگەیکی گەورەی هەبووە تۆ ئەگەر بزانی ڕەنگە ئێمە دەیان شوێنمان هەیە مەسەلەن بۆ نمونە فەزلی خانم لە خاتوون لە حەڵەب دەسەڵاتدار بووە حەڵەبی بەڕێوە بردووە بۆ نمونە لە زۆر ناوچەکانی تر وەنیە ئێمە ژن سەرپەرشتی شوێنەکانی کردووە کەواتە پێگەی هەبووە پێگەیکی باشی هەبووە بەڵام وەکو بزوتنەوە من ئێمە باسمان کرد دەنا ژن لەوەتەی هەیە پێگەی هەبووە حتا لە ناولادەکانیشا پێگەی خۆی هەبووە خاوەن بڕیارە بەڕاستی چکە هاوکاری هاوسەرەکەیەتی لە کشت و کاڵە لە بەخێوکردنی مڕماڵاتە لە بەخێوکردنی مناڵە لە دابینکردنی ئابووری ناوماڵە لە ئازوقەی ناوماڵە لە کۆکردنەوەی هەموو شتێکە ژن ڕاستەوخۆ بەشدارە لەگەڵ پیاوە لەگەڵەوە پێگەیان ئێکسانە ئەجا ئەمە مێژوو باسی کایا باسی نەکا خۆی خودی خۆی هەیە زۆر جار هەیە مێژوو بۆ فەرامۆشی ئەو شتانەکە چونکە ڕەنگە لە شوێنێکە زۆر دەگمەن بێ بکرێ بۆ نمونە لە ناو عەشرەتێکی سەحرایە لە ناو عەشرەتێکی عەرەبیە کە ژنێک پێگەیەکی وا بەرزی دەبێ چووکە کەمە باسەکرێ بەڵام لە ناو کووردە بەڕاستی ژمارەکە وایە کە پێگەیکی زۆر بەرزی هەبووە ڕەنگ کە باس لە مێژووی کۆمەڵاتی کوورد دەکرێ من لەو باوڕم تا ئێستا کە کتێب خوێن بێتەوە باسی ئەوش کراوە کە ژن شان بەشانی پیاو لەو ناوچانەکاری خۆی کردووە بەڵام ناو بە ناو ناوی بێنیت و باسیکەی ئەمە کەمە بەڵام هەموو ئێمە چەند ڕێز لە پیاو گیراوە ئەوەش ڕێز لە ژنەکانی لادەکان گیراوە چونکە زۆربەی ناندەر و هێشتنەوە و بەخێوکردن و جاری وا هەیە چەک گواستنەوە و نامە گواستنەوە و هەمووی لە سەرشانی لە ئەرکێکی پیرۆزی ژن بۆ لەو ناوچانە لە مێژووی کۆمەڵاتیە لە زۆر شوێنان نووسراوەتەوە تەنانەت لە بڵێن مێژوو نووسانی بیانیش کە هاتوونەتە ئەو ناوچانە دەستنیشانی ئەویان کردووە کە ژنی کورد پێگەیکی بەرزی هەیە و لە هەمان کاتیشا خاوەن بڕیارە
ئێستا تۆ ئەگەر بچیتە لادەیەک و ژنێکی بەتەمەن مەسەم کوڕەکانی لە سەروی دایکیانەوە دانانیشن هەمووی لە خوارد دایکیانەوە دانیشتنەوە کەواتە ڕێزێکی گەورەی دایکە ئەتر دایک ژنە لەبەرەوە ڕەنگە بڵێ وڵی لە بەرەوەی دایکە نەخێ لە بەرەوەی دایک نیە لە بەرەوەی چکە ژنیشە ئەوانەی کە نووسیمەتەوە نامەوێ هیچ لە ئەوە پێگەی هیچیانە کەمکەمەوە بەڵام ئەوە نازانم زۆر جارە هەیە بە زۆر ڕێز لەو ژنانە گرم کە لە نەهامەتیکێک جار زۆرەوە توانیویانە خۆیان پێ بگەێنن ئەمە بەلای منەوە زۆر گرنگە تۆ لە نەهامەتیکێک جار زۆر سیرەکەی دایک ئەوە نیە دایکت و باوکت و برا و هەمویان بردووە لە بەرچاوی تۆ لە سێدارەیان داناو داوە و لە زیندانیان داناون و ئەنج لەگەڵ ئەوشا لەسەر پێی خۆی وەستاوەتەوە و نەیتوانیوە یعنی توانیوێتی کە بەرەنگاری هەموو سەختیەکانی ژیان بێتەوە بەلای منەوە ئەمە زۆر جێگەی تەقدیرە ینی چکە جاری وهەیە پیا و لە ئاستیا لە ئاست ئەم هەموو ئازارە ئەجا چ جای ئەوەی ژن کە لە کۆمەڵگایەکی کوردەواریا بێ چۆنە بێ چەند بەهێز بێ چەند بەرابەری پیا و بەهێز بێ بۆ ئەوەی بتوانێت ئاوا سەرکەوتوو بێ دەیان بەلای منەوە دەیان جار بەهێزترن لە پیاوان کە توانیویانە ئەوە بەسەر پێی خوانەوە بستن و بگەنە ئەو ئاستەی کە ئێستاکە گەشتونەتێ لەگەڵەوەشا مێژووی وەکو باست کرد خۆت مێژووی ژن ئەوە نەپڕە هی کورد ئەوە پڕە لە نەهامەتی لە خۆڕاگری لە سەرکەوتن لە توانە چەند بینوسیتەوە بە سەدان گوڵدانی ژن بنووسیتەوە پەرتوچی گوڵدانی ژن هێشتا تۆ ئەڵەی خەدرم کردووە لە بەشێک لە ژنەکان کە نەمتوانیوە چاپێکەوتنیان لەگەڵکە لەبەرەوە من لەگەڵ زۆریانە ئازارم کێشاوە بەڕاستی ڕەنگە جاری وهەیە ئەوان گریانیان وەستا بێتەوە من گریانم نەوەستاوەتەوە چونکە خۆمە خستە شوێنی و ئازارە بەهێزەی کە ئەوانتیا بوون ئێمە نەتەوەیکین بە ژن و پیاوە خۆراگرێکی یەکجار زۆری تیا بووە بۆیە هێشتا بە پێوێن وەکو کورد هەر میلەتێکی کە تووشی ئەم هەموو نەهامەتیە بواە باوەڕت بێ ئێستاکە زمانی دایکیشی بیر نەبوو کەچی ئێمە ڕۆژ بە ڕۆژ زمانی دایک لای ئێمە شیرینترە بێ و بەهێزترە بێ لەگەڵ شیردانی دایکە ئیتر ئەم بەهێزیە دروست دەبێت